من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. بپشتیوانی خوای پروردگار لم خطبەیەدا باز لە 5 وعدی خوای پەروەردگار دەکەم لەگەڵ عەبدەکانی. لا يخلف الميعاد، کە وعدەکانی بەخلاف نادات، وەکو ئادەمیزاد نییە. ئەگەر کەسێک وعدت پێ بدات جار هەیە یان خلافی وعدەکەت لەگەڵ دەکات و وعدی خۆی دەشکێنێت و نایگەێنێتە سەر، یان ئەوەتە ئەگەر خاوەن وعدیش بێت جار هەیە لەبەر ئەوەی ئەو کەسە لە کاتی وعدەکە دێت نەخۆشە، توانای نییە ئیشەکەت لەگەڵ بکات و بۆت بگەێنێتە سەر، یان ئەوەتە لە کاتێککە وەقتی وعدەکە دادێت پارەی نامێنێت و سامانی نییە، یان ئەوەتە لە بیری دەچێتەوە. بەڵام خوای پەروەردگار ئەوانەی هیچ نییە. لله ما في السماوات وما في الأرض، هەمووی ئەوەی لە ناو ئاسمانەکان و زەویدایە موڵکی خوای پەروەردگارە. کەواتە خوای پەروەردگار دەوڵەمەندە وعدت پێدەدات، بەڵام بە شەرتێک تۆ وعدەکەی لەگەڵ بگەێنە سەر، خوای پەروەردگار خەمی ئەوەت نەبێ وعدەکەی دەگەێنێتە سەر. و خوای پەروەردگار هەرگیز لە بیری ناچێت. وما كان ربك نسيا، ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، پەروەردگاری تۆ هەرگیز شتێکی لە بیر ناچێ و لە بیریشی نەچووە. و هەروەها خوای پەروەردگار خلافی وعدیش ناکات، و هەروەها خوای پەروەردگار نەخۆشیش نابێت، و حەی لا يموت، زیندووە قەت نامرێت. لەوانەیە ئەو کەسێکە وعدت لەگەڵ دەدات هەتا وەکو وەقتی وعدەکە دێت بمرێت، بەڵام خوای پەروەردگار نامرێت. کەواتە 100,000 دڵنیا بەخوای پەروەردگار وعدەکانی دێنێتە جێ، بەڵام بە شەرتێک تۆ ئەو وعدەی خوای پەروەردگار لێت وەردەگرێت بیگەێنێ سەر. یەکێک لە وعدەکان خوای پەروەردگار دەفەرمێت لئین شەکەرتم لەئەزیدەنەکم وەلئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید. دەفەرمێت ئەگەر ئێوە شکرانەی خوای پەروەردگار بکەن ئەوە لەئەزیدەنەکم، خوای پەروەردگار بۆتان زیاد دەکات. شکرانەی نیعمەتی خوای پەروەردگار بکەن، چونکە لەوانەیە ئینسان بڵێ جا نیعمەتی چی؟ خوای تەعالا دەفەرمێت وئین تەعودوا نیعمەت الله لا تحصوها. ئەگەر بتەوێت کەسێک دابنیشێت لە ژیانی خۆیدا دابنیشێ هەتا دەمرێت، نیعمەتەکانی خوای پەروەردگار بژمێرێت، ژمارە کۆتایی پێدێ، بەڵام نیعمەتەکانی خوای پەروەردگار کۆتاییان پێ نایێت. ئەو هەناسەی دەیدێ نیعمەتی خوای پەروەردگار نییە، بڕۆ شوێنی ئینعاش بوژانەوەی دڵ کە تەنگە نەفەسیان هەیە و نەفەس بە تەواوی نادەن، ئەو جار نیعمەتی هەناسەکەی خۆت بۆ دەردەکەوێ. بڕۆ شوێنی قەستەرە و باڵۆن کە دڵەتە پێیانە، بزانە ئەو کاتە نیعمەتی ئەو دڵت بۆ دەردەکەوێ. نیعمەتی چاوت، هەموو لاشەکەت، نیعمەتی دایک و باوکت، نیعمەتی برایەتی، نیعمەتی خۆشگوزەرانی ئەمن و ئاسایش، نیعمەتی ڕزق، نیعمەتی ماڵ و منداڵ، ئەوە هەر لە ژمارە نایێت. هەر کەسێک نیعمەتەکانی خوای پەروەردگار بەسەر خۆیەوە هەست پێ بکات و بیان ژمێرێت، و هەروەها شکرانەی خوای پەروەردگار بکات لەسەر وعدەکانی خوای پەروەردگار بۆی زیاد دەکات. کەواتە گەر دەتەوێت نیعمەتی ماڵ و منداڵت بۆ زیاد بێت، ماڵ و منداڵت بەرەکەتی بکەوێتە ناو، شکرانەی خوای پەروەردگار بکە. دەتەوێت برایەتیمان زیاد بێت، شکرانەی خوای پەروەردگار بکە لەسەر ئەو برایەتی کە هەمانە، شکرانەی خوای پەروەردگار بکە لەسەر ئەمن و ئاسایش و هەموو شتێک، ئەو جار خوای پەروەردگار بۆت زیاد دەکات. کاتێککە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر ئەوەی کە خوای پەروەردگار کردبووی بە پێغەمبەر
و هەروەها چەندان نیعمەتیشی بەسەردا ڕشت بوو. خوای پەروەردگار لە گوناهی ئەوەل و ئاخیریشی خۆش بووە، بەڵام شەو نوێژ دەمایەوە هەتاوەکو بەیانی هەتاوەکو تێر شەو نوێژی دەکرد، لاقەکانی پێیەکانی هەڵدە ئاوسان. عائیشە پێی دەگوت ڕەضی الله عنها ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەوەندە خۆت ماندوو دەکەی ئەدی خوای پەروەردگار لە گوناهی ئەوەل و ئاخیرت خۆش نەبووە؟ دەیفەرموو ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا، ئەی عائیشە ئەی نابێ منیش عەبدێکی شوکرانە بژێری خوای پەروەردگار بم؟ خوای پەروەردگار شوکرانەی دەوێ، دەبێ ئینسانی ئیماندار هەوڵدا شوکرانەی بکات، خلافی ئەو کەسانە بێت کە شوکرانەی خوای پەروەردگار ناکەن. قال تعالى خوای پەروەردگار لە ئاەتێکدا دەفەرمێت يعرفون نعمة الله ثم ينكرونها وأكثرهم الكافرون. خەڵکانێکی زۆرمان هەیە نیعمەتەکانی خوای پەروەردگار دەزانێ بەسەر خۆیەوە، دەشزانێ کامە نیعمەتە، بەڵام ئینکاری دەکات لە خوای پەروەردگاری نازانێت، و زۆر بەشیان کوفرانەی خوای پەروەردگار دەکەن و کافرن بە نیعمەتەکانی خوای پەروەردگار. ئینسانی ئیماندار نابێ ئەو خەسڵەتەی تێدا هەبێت کوفرانەی نیعمەتی خوای پەروەردگار بکات، بەڵکو دائیمەن دەبێت شکری خوای پەروەردگار بکات، نەک هەر ئەوەندە دەبێت شکرانەی عەبدیش بکەیت. کاتێکە کەسێک چاکەیەکت لەگەڵ دەکات دەبێت پێی بڵێ شکرن یان جەزاک الله خێرن، خوای گەورە پاداشتی بەخێرت بداتەوە. ومن لم يشكر الناس لم يشكر الله. هەر کەسێک شکرانەی خەڵکیش نەکات شکرانەی خوای پەروەردگاریشی نەکردووە، کەواتە شکرانەی خەڵکیش یەکێکە لە جۆرەکانی شکرانەی خوای پەروەردگار. کەواتە ئینسانی ئیماندار چاوی ڕۆشن بێ لەسەر ئەو وعدەی خوای پەروەردگار پێی داوە، هەر کاتێک ئێمە وعدەکەمان گەیاندەجێ خوای پەروەردگاریش بۆمان زیاد دەکات. هەرچی نیعمەتێکت هەیە شکرانەی خوای بکە، خوای پەروەردگار بۆت زیاد دەکات. و هەروەها خوای پەروەردگار زەمی هەندێک عەبد دەکات، دەفەرمێت وقلیل من عبادی الشەکوور. زۆر عەبدی کەممان هەیە یعنی شکرانە بژێری خوای پەروەردگار بێت، کەواتە زۆربەیان شکرانەی خوای پەروەردگار ناکەن. تۆ لەو کەمانە بە کە خوای پەروەردگار باسییان دەکات شکرانەی خوای پەروەردگار دەکەن، نەک لە بەشە زۆرەکە بی، چونکە بەشی زۆر ڕاستیەتی مەسەلەکە ناسەلمێنێت. ئەگەر تۆ لەگەڵ ناحەق بووی با خەڵکێکی زۆری شوێنی کەوت بێ، مەڵێ لەگەڵ عامەی دەستمەشامێ، مەڵێ لەگەڵ ئەو هەموو خەڵکە دەبم چونکە ڕەئی زۆریان بەدەستە. نەخێر، الجماعة ما وافق الحق ولو كنت وحدك. جماعة أو كسيا كتو لسر حق بي أجر بتنيج بي أجر بتنهاج بي بلقي آيات حديث فيبو لسر حق بي أو كاتتو حقي أو كاتتو راسي. كواتا لكم الله كما كبك شكراني خواي پروردگار زور دكن. وعدي دواميان كللاي خواي پروردگار و بيمان كراوا دفرمت فاذكروني أذكركم. ذكري خواي پروردگار بكن، خواي پروردگار ياد تان دكات. چه لئێمە ئامادەیە لە لای مەلائیکەتەکان خوای پەروەردگار باسی بکات و زیکری بکات و یادی بکات و شکرانەی بکات و باس و مەدحی بکات لە لای مەلائیکەتەکان، کە تۆ لە لای خۆتەوە زیکری خوای پەروەردگار دەکەی، کە لە مەجلیسێکەوە زیکری خوای پەروەردگار دەکەی و ئاەت و حەدیث بۆ خەڵکیشی دەکەی و کە دەکاتە زیکرکردن، کە بەیانی لە خەوەستای زیکر دەکەی، کە چویە مرافق زیکر دەکەیت، کە هاتێ دەرەوە زیکر دەکەی، لە ناو نوێژەکاندا زیکر دەکەی، لە دوای نوێژەکاندا زیکر دەکەیت، چونکە زیکری پێش نوێژ بیدعەیە و هیچ حەدیثێکی صحیح لەسەر نییە. بۆیە زیکری دوای نوێژەکان ئەوە زیکری خوای پەروەردگارە، زیکری بەیانی و ئێواران زیکری خوای پەروەردگارە، زیکری خەوتن هەموو زیکرێک ئەوانە زیکری خوای پەروەردگارن. کە دانیشتی لەسەر سفرە گوتت بسم الله، کە لێبوویە گوتت الحەمدولله، و هەمووی زیکری و یادی خوای پەروەردگارە. نوێژکردن زیکری و یادی خوای پەروەردگارە. هەر کەسێک لەسەر زیکری خوای پەروەردگار سوور بێت، بەردەوام بێت، خوای پەروەردگار زیکرتان دەکات، خوای پەروەردگار باستان دەکات. تۆ لە ناو کۆمەڵی خەڵک یادی خوای پەروەردگار دەکەی، باسی گەورەی و ناو صیفەتی خوای پەروەردگار دەکەی، بەڵام خوای پەروەردگار لە لای مەلائیکەتەکان کە لە ئێمە بەڕێزترن، لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون. هەرگیز مەلائیکەتان سەرپێچی خوای پەروەردگار ناکەن، خوای پەروەردگار لە لای ئەو زاتانە باستان دەکات، باس و مەدحتان دەکات، بە شەرتێک ئێمە زیکری خوای پەروەردگار بکەین. بەڵام صیفەتی منافقان ئەوەیە ولا يذكرون الله إلا قليلا. ذکری خوای پەروەردگار ناکەن منافقان ئیلا زۆر بە کەمی نەبێ، کەواتە خۆت بپارێزە لەو صیفاتە. تۆ ئەگەر خەریکی ئیش و کاری بە ڕێگاوەی سایقی بێڵت بەدەستەوە ئیش و کار دەکەی، خۆ دەتوانی بڵێ ئەستەغفر الله، خۆ دەتوانی بڵێ الحەمدولله، سبحان الله، لا إله إلا الله. ئەو ذکرانە بکە بۆ ئەوەی خوای پەروەردگار باست بکات و مەدحت بکات لەلایەن مەلائیکەتانەوە. خوای پەروەردگار پێغەمبەر صلی الله عليه وسلم نمونەی کەسێکی ذکری خوای پەروەردگار دەکات و کەسێک کە ذکری خوای پەروەردگار ناکات،
چواندوویەتی بە کەسێکی زیندوو مردوو. جا فەرقی زیندوو مردووی چەندە؟ زیندوو هەناسە دەدات، زیندوو دەجوڵێت، زیندوو قسە دەکات، زیندوو دەخوات، زیندوو زیکری خوای پەروەردگار دەکات. بەڵام مردوو ناخوات، مردوو ناگەڕێت، مردوو زیکری خوای پەروەردگار ناکات. مردوو کەسێکە لاشەی کەوتووە لەولاوە ئەگەر بێت و پارچەش بکرێ هەست بە ئازار و ئەشکەنجە ناکات. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت مثل الذي يذكر ربه والذي لا يذكر ربه مثل الحي والميت. هەر کەسێک زیکری خوای پەروەردگار بکات، یادی خوای پەروەردگار بکات، کەسێکیش کە زیکر و یادی خوای پەروەردگار نەکات وەکو نمونەی زیندوو مردووایە. یعنی عەرز و ئاسمانیان فەرقە لەگەڵ یەکتری. نەڵێ منیش ئیماندارم بەڵام زیکر ناکەم. عەرز و ئاسمانت فەرقە، زیاتر مەیلت بەلای منافقاندا هەیە، چونکە نیشانەی منافقان ئەوەی خوای تەعالا دەفەرمێت ولا يذكرون الله إلا قليلا. ذکری خوا دەکەن نافەرمی هەر نایکەن، بەڵام بەکەمی دەیکەن، زۆر بەکەمی. تۆ ئەوان لەوانە مەبە، تۆ لەو کەسانە بە ذکری خوای پەروەردگار دەکەی، ئەو کاتە خوای پەروەردگاریش ذکرت دەکات و یادت دەکات، مەدح و ستایشت دەکات لەلایەن مەلایکەتانەوە. و هەروەها وعدی سێمیان خوای پەروەردگار لەگەڵ بەنی ئادەم داوێتی دەفەرمێت ئودعونی ئەستەجیب لەکوم إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخرين. دەفەرمێت لێم بپاڕێنەوە وعد بێ وەڵامتان دەدەمەوە. لێی بپاڕەوە لێ ئیش و کارت نییە، ئێمە هەمومان عەبدێکی زەعیفین، لە بەیانی لە خەو هەڵدەچین ئیشمان بەخوایە هەتا وەکو دەخەوینەوە، بەڵکو لە خەویشدا ئیشمان بەخوایە. بەڵکو خوای پەروەردگار ئەگە زیندوت نەکاتەوە کاتێکە دەخەوی تۆ مردووی، برای مردنە، خەو برای مردنە. بۆیە کاتێکە لە خەو هەڵدەچی دەڵێ الحەمد لله الذي أحيانا بعدما أماتنا وإليه النشور. سپاس بۆ ئەو خوای کە ئێمە زیندوو کردەوە دوای ئەوەی کە مران بوونی وەکو مردووای کاتێککە خەوتووی. کەواتە ئیشت بەخوای پەروەردگارە دائیمەن دەست بەرزکە و دوعا بکە. لە هەموو شوێنەکاندا دوعا بکە، دوعا مەفتوحە، دەست بەرز دەکەیەوە، دەست بەرز ناکەیەوە، دوعا بکە بەڕێگاوە بڕۆ دەستیش بەرز مەکەوە، دوعا هەر دوعایە. بەڵام لە هەندی شوێن و کاتدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی بەرز نەکردوەوە لە کاتی دوعاکردندا. بۆ نمونە لە دوای بانگدان کە بانگ بێژ لێ دەبێتەوە اللهم رب هذه الدعوة التامة دەخوێنی، دەست بەرزکردنەوە لەوێدا نەهاتوو. بۆیە من دەبینن کاتێکە دوعاکە دەخوێنم پێشەوەی هەستم بۆ خوتبە دەست بەرز ناکەم، لەوانەی وایە گومانیشی بربێن مامۆستا دوعایان ناکە. دوعاکە دەخوێنی بەڵام بیدعا ناکەین، بەڵام دەست بەرز ناکەمەوە لەو شوێندا، چونکە ڕەسوول الله صلى الله عليه وسلم دەستی بەرز نەکردوەوە لەو شوێنەدا. و هەروەها چەندان شوێنی تریشەی ئێرە باسەکەم باسی ئەوە نییە. کەواتە بێ پێویست نیت لە خوای پەروەردگار دوعا بکە. وعدی داوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت خوای تەعالا لە نیوە شەودا دەبەزێ بۆ سەر ئاسمانی دنیا. ينزل الله في كل ليلة إلى السماء الدنيا. هەموو شەوێک لە سەیەکی شەودا خوای پەروەردگار دێتە ئاسمانی دنیا دەفەرمێت من يسألني فأعطيه. چێ داوام لێ دەکا با پێی ببەخشم. من يستغفرني فأغفر له. چێ داوای لێ خۆشبوونم لێ دەکات با لێی خۆش بم. چێ پێداویستێکی هەیە با بۆی جێبەجێ بکەم. بەڵام تۆ خەوتووی لە شێوە لە خەوێکی قوڵدای لە ژێر دوو لێفە و سێ لێفەدای بە حیسابی ششت بە پەروەردگارە. ئاخر تۆ وعدی خۆت ناگەیەنێ جێ، دەستت لە خوای پەروەردگار بەرز ناکەیەوە، پان ناکەیەوە، بۆیە خوای پەروەردگاریش پێت نابەخشێت. ئەوەندە کیبر مەکە. إن الذين يستكبرون عن عبادتي يعني عن دعائي سيدخلون جهنم داخرين. ئەوانەی کیبریان هەیە و دەست بەرز ناکەنەوە یعنی پێداویستی خۆیان لە خوای پەروەردگار داوا نەکەن، لەبەر کیبر ئەوە خوای پەروەردگار دەیان خاتە ناو جەهەنەمەوە. پەنا دەگرین بە خوای پەروەردگار. کەواتە ئەگەر دەتەوێت خوای پەروەردگار دوعاکانت قبول بکات، خوای پەروەردگار پێت ببەخشێت، ئەوە دەبێت دوعا بکەی و بەردەوام بی لە دوعاکردن. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت من لم يسأل الله يغضب عليه. دەفەرمێت هەر کەسێک داوا لە خوای پەروەردگار نەکات، دوعا نەکات، پێداویستەکانی خۆی لە خوای پەروەردگار داوا نەکات، خوای پەروەردگار لێی تووڕە دەبێ. جاوەرە خوای پەروەردگار وعدی داوا گەر داوام لەکەی پێت دەبەخشم، بەڵام کە داوام لێ نەکەی لێت تووڕە دەبم. بەڵام عەبدەکان کە داوایان لێ دەکەی جار هەیە بۆ خێرێکیش تووڕە دەبێ. بەڵام خوای پەروەردگار دەفەرمێت لێم داوا نەکەی لێت تووڕە دەبم، عەکسی خەڵکە. بۆیە دەست لەبەر خەڵک پان نەکەیەوە، بەڵام دەست لەبەر خوای پەروەردگار پانکەوە، دائیمەن داوا لە خوای پەروەردگار بکە، خوای پەروەردگار پێت دەبەخشێت. أقول ما سمعتم والحمد لله رب العالمين.